بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين إيمان داراني بر إصلاح خواهي پروردگار لهمولايك بردوامين لسر قصة كردن لسر بابتكاني فقهي زكاة أمر قصة لسر بابتكين كبي أو تي زكاتي سەرفیترە لعربيك يا زكاة الفطر زكاة برزان يكيك لودو جوري زكاة كالإسلام وارد بوا وواجب بوا لسر مسلمانان بۆچی پێی ئەوتێ زەکات الفطر یا سەرفیترە چونکە بە ڕۆژوو ئینسان کە بە ڕۆژوو ئەبێ دواتر ڕۆژوو ئەشکێنێ و جەژن دێ لە ڕۆژی جەژنە بەیانی جەژن هەندی عولەما ئەفەرمون واجب ئەبێ لەبەرەوە ناوی بەوە ناونراوە یعنی من باب إضافة الشيء إلى سببه لەبەرەوە پێی وتاوە زەکات الفطر چونکە بە بۆنەی ڕۆژوو شکاندن و کۆتایی هاتنی مانگی ڕەمەزان و کردنی جەژنەوە واجب ئەبێ حكمتك ايش يا برزان عبد الله كري عباس فرمي بيغمري صلى الله عليه وسلم فرض صدقة الفطر طهرة للصائم من اللغو والرفث وطعمة للمساكين فرمي بيغمري صلى الله عليه وسلم صدقي فطر زكاتي سرفتري لسر واجب كردين بو باكردنوي ايمان داران لوي كبر روجوكانيان يا لكاتي روجوكانيان كابراك درويك گناهك بختانك غيبتك مثلا قسەیەکی نەشیا و دینارێکی حرام ئەم بابەتانە کە تێکەڵ ئەبێ بۆ ڕۆژی ئینسانی ئیماندار عەبدوڵای کوڕی عەباس فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمری کرد ئێمە سەرفترە بین طهرة للصائم من اللغو والرفث پاشان فەرمێ وطعمة للمساكين و ئەمە هاوکاری و دەستگیرۆییەکە بۆ هەژارە مسلمانەکان کەواتە کەس نەڵێ ئەی ئەوانی کە بە ڕۆژوو نین بۆ سەرفترە ئەدەن چونکە حکمەتەکەی تەنها پاکردنەوەی ڕۆژوان نییە یا بڵێن ئەی منداڵەکان بۆ ئەبێ سەرفترەیان بۆ بدرێ یا ئەوە ئافرەتانی لێ سۆڕی مانگانەیان یا خوێنی دوای مناڵبوونیان هەیە ئەوانە بۆ خوانە بە ڕۆژوو نەبوون بۆچی سەرفترە بن ئێمە ئەڵێن بەڕێزان حکمەتەکەی یەکەم جار تەعەبودە دووەم بەشێک لە حکمەتەکەی پاکردنەوەی ڕۆژوانەکانە سێم جۆرێکە لە مواسات لە دەستگیرۆیی و دەستباریکردنی خەڵکانی هەژار لەم ڕۆژەیە بۆ ئەوەی هەژار و دەوڵەمەندەکان پێکەوە لەم بۆ نەخۆشەیە بەشدار بن و پێکەوە ئاهەنگی جژن بگێڕن حکمەکەی بەڕێزان واجبە لەسەر هەموو مسلمانێک لە ڕەمەزانە هەر مسلمانێک لەم مانگی ڕەمەزانەیە تا ئاخر ڕۆژی ڕەمەزان یعنی هەندێک لە عولەما ئەفەرمون بە ئاوابوونی خۆری ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزان واجبە بێ هەندێک ئەفەرمون نە بە هەڵاتنی بەیانی ڕۆژی جەژن واجبە بێ في كل الأحوال يعني احتياطا ئێمە ئەڵێن هەر کەسێک پێش ئاوابوونی خۆری ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزان لە ژیانە بوو ئەوە سەرفترە لەسەری واجبە و ئەگەر لە دایک بوو پێش ئەم بەروارە سەرفترە لەسەری واجبە کەواتە ئیعتیبارەکە بە ئاوابوونی خۆری ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزانە احتیاطن هەر کەسێک پێش ئاوابوونی خۆر لە ژیانە بوو ئەوە کە خۆر ئاوا بوو لە ژیانە ماوە سەدەقەی فیتر لەسەری واجبە ئەگەر دوایی بشمرێ هەر مناڵێکیش پێش ئەم بەروارە لە دایک بوو سەدەقەی فیتر لەسەر وەلی ئەمرەکەی یا لەسەر ئەو کەسەی کە باوکێتی واجبە باشە و حتا عولەما ئەفەرمون بەنسبەت مناڵەوە ئەڵێن حتا ئەگەر کۆرپەلێکش بێ لە سکی دایکە ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ سەرفترەی لە بری کۆرپەلەیش داوە لە سکی دایکە کەواتە ئەفضەل و ئەحوەط ئەوەیە بۆ کۆرپەلە بدرێ و بۆ ئینسانی پیر و بەتەمەنەکان هەموو ئەوانە دەربکرێ ئەوجا ئەوەی کە سەرپەرشتیاری ئەم جۆرە کەسانەیە کەم کەسێکی زۆر مناڵایە ئەو کەسانی کە بۆ نمونە پیر و پەککەوتن ئەمانە سەرپەرشتیارەکانیان زەکاتی سەرفترەکانیان بۆ ئەدەن چکە خۆیان ناتوانن لەسەر کێ واجبە بێ بەڕێزان لەسەر کەسێک واجبە کە پێی بۆ تێ دەوڵەمەند طبعا زەکاتی سەرفترە ڕاستە ناوی زەکاتە بەڵام لە کۆمەڵێک خاڵە جیاوازی هەیە لەگەڵ زەکاتی ئەعتیادی بۆ نمونە زەکاتی ئەعتیادی ئێمە وتمانە بێ کابرانی سابی هەبێنی سابە ساڵ بە 7 ملیۆن دیاری کراوە بەڵام زەکاتی سەرفترە هەر کەسێک پیتاکی ڕۆژی جەژنی هەبێ وەلەی بمێنێتەوە یعنی پیتاکی ڕۆژی جەژن چییە بۆ نمونە خواردنەوە پۆشاکی ماڵ و منداڵ ئەوەی کە پێی ئەوتێ دابوونەریت لە نوقڵ و لە چکلێتە و لە شەربەتێکە شیرینیەکە ئامادە بکرێ کەسێک ئەوەی لەمە زیاتر هەبێ پێی ئەوتێ دەوڵەمەند لە نیسابی زەکاتی سەرفترەیە یعنی ئەم دوو زەکاتە قیاس ناکرێ لەم ڕۆوە لە چ ڕوویەکی ترەوە قیاس ناکرێ لەو ڕۆیشەوە قیاس ناکرێ سەرفترە بە فەقیرێک ئەشێ کە پیتاکی ڕۆژی جەژنی نەبێ پیتاکی ڕۆژی جەژنی هەبێ سەرفترەی پێ ناشێ یعنی بەو معنایی ئەگەر کابرا بتوانێت جلوبەرگی ماڵ و مناڵەکە و خواردنیان بۆ دابین بکە ئەمە ئەو فەقیرە نییە ئیترکە سەر بەڵکو ئەبێ خۆی سەرفترە بە کەواتە خۆی بە دەوڵەمەند حسێبە کە ئەبێ سەرفترە بە
کەواتە ئەمە بۆ دەستگیرۆییکردن و کۆمەکیکردنی ئەو هەژارانەیە کە پیتاکی جەژنیان پێدابین نابێ لەگەڵ زەکاتا فەرقی و چکۆ زەکاتەکەی تر بۆ نمونە کابرا بەربڵاوترە سنوورەکەی بۆ نمونە کابرا ئەکرێ قەرزی خانووی لەسەر بێ پێی بدەین قەرزی خانووەکەی باتەوە ئەکرێ کابرا نەخۆش بێ پێی بدەین ئەکرێ هەر پێداویستێکی تر بێ بەڵام سەرفترە نا تایبەتە بەدابینکردنی پیتاکی ڕۆژی جەژنەوە لەبەرەوە سنووری دەوڵەمەند بوونتیایە ئەوەیە کەسەکە پیتاکی ڕۆژی جەژنی هەبێت دەوڵەمەند نابێت سەرفترە بە ئەمەی نەبێ فەقیرە ئەبێ سەرفتری پێ بدرێ ئەگەر کەسێک بۆ نمونە لە پیتاکی جژنی ماڵ و مناڵەکەی خۆی زیاتری هەبوو بەڵام بەش هەموو ماڵ و مناڵەکەی نەئەکرد واجبە لەسەر خۆی دابا یعنی سەرفترە بۆ خۆی بە لە خۆی زیاتر بوو دووەم واجبە بۆ ژنەکەی بە ئەگەر لەمانە زیاتر بوو بۆ مناڵەکانی با لەمانە زیاتر بوو ئەگەر باوکو دایکی هەژار بوو ئەو جا بۆ ئەوانی با کەواتە وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ابدأ بنفسك ثم ابدأ بمن تعول کەواتە ئەگەر کەسەکە نەیبوو بەشی هەمویان بکە بەم شێوازە مامەڵی لەگەڵا ئەکا کەی واجبە بێ وەکو عەرزم کردن وەقتی واجب بوونەکەی لە ئاوابوونی خۆری ئاخر ڕۆژی مانگی ڕەمەزانە هەتا وەکو کاتی نوێژی جەژن دوای نوێژی جەژن بەڕێزان دەرکردنی بە سەرفترە لە قەڵەم نادرێ هەر کەسێک تا نوێژی جەژن سەرفترەکەی دەرنەکە ئەوە بە زەکات لە قەڵەم نادرێ و ئینەما سەدەقەیەکە چونکە عولەما ئەفەرمون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتەکەی بەونە داناوە عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێ فمن أداها قبل الصلاة فهي زكاة مقبولة هر کەسێ پێش نوێژی جەژن پارەکەی دا ئەوە زەکاتە و سەدەقەیە و مەقبولە ومن أداها بعد الصلاة فهي صدقة من الصدقات هر کەسێ دوای نوێژی جەژن سەرفترەکەی دەرکرد سەدەقەیە و ئینەما زەکاتەکەی پێ دەرناچێت حکمی دەرکردنی سەرفترە بەڕێزان ئێمە ئەڵێین ئایا حکمی دەرکردنی سەرفترە کە ئێستا خلافێکی گەورەی لەسەر دروست بووە بەقوت ئەدرێ یا بە پارە ئەدرێ واتە ئێمە بەقوت بیدەین یا بە پارە من حەزەکەم هەندێک تێبینی گشتی لەسەر ئەم بابەتە باز بکەم خەڵی یەکەم بەڕێزان ئێمە ئەم بابەتە جزئیاتێکە سەری خەڵکان زۆر پێوە ێشاندووە بەداخەوە کولیات و عموم و مەقاسیدی سەرفترەکەمان بیرچووە مشتەغیلین سەرقاڵین بەوەی کە ئایا ئەم سەرفترەیە بە برنج ئەدرێ برنجەکە بایعی بێ برنجەکە بۆ نمونە برنجی کوردی بێ وەڵا زەیتەکەی وا بێ گۆشتەکەی بەڕێزان کولیات با قسە لەسەرکەین هەدەف لەم سەرفترەیە چییە؟ هەدەف لەم سەرفترەیە ئەم دوو خاڵە بوو کە عەرزم کردن پاکردنەوەی ڕۆژوی ڕۆژەوانەکان کۆمەکردن بە هەژارەکان ئەمە هەدەفە ئێمە قسەی لەسەر بکەین چۆن ئەمە بکەین چۆن بتوانین ئەم دوو خاڵە جێبەجێ بکەین نەک بچینە ئەو وردەکاریانی چی ئەدرێ چۆن ئەکرێ خاڵێکی تر ئێمە قاعدەیەکمان هەبین لا ئینکارە فی مەسائل الاجتهاد واتە هەر بابەتێک مەسەلەی ئیجتیهادی تیا بوو ئینکاری تیا وارد نییە ئەم بابەتە بابەتێکی ئیجتیهادیە بەڕێزان با لەسەر خەڵکی قورس نەکەین هەندێکمان هەیە دوو پێولەیەکە بە پێڵاوێکە ئەڵێ وەڵا هەر نابێ بە هیچ شێوازێک بە پارە بدرێ هەیشە بەعکسەوە ئەڵێ نا هەر بە پارە باش نا بەڕێزان بابەتێکی ئیجتیهادیە هەر بە ڕێزە دڵی بەوەدا ئەکەوێ حەزەکە خواردن بدا هەر بە ڕێزێک بە پارە ئەیدا بە پارە بیدا ئەم بابەتە ئیجتیهادی تایە و بابەتێک نییە نەسێکی سەریحی قەطعیمان نییە یەک لای کردبێتەوە خاڵێکی تر گرنگە مڕاعاتی بکەین بەڕێزان فتوا ئەمە قاعدەیەکی متفقون عەلەیهایە فتوا بەپێی زەمان و مەکانە گۆڕێ ئەوەی لە زەمەنی سەحابەیان گوزەراوە بەڕێزان ئێمە هەڵا ئەکەین دەقا و دەق بڵین وەڵا ئێمە ئەبێ شەرع وەک ئەوە جێبەجێ بکەین بەتایبەتی ئەگەر نەسێکی سەریحی لەسەر نەبێ ئەگەر نەسی سەریح هەبێ هەمومان خۆمان ئەدەین بەدەستەوە بۆ نەسەکە نەسی سەریح نەبێ مەجالی ئیجتیهاد بێ لە فتوایە جەنابتان نەزانن فتوا بەپێی کات و شوێنە گۆڕێ ئەم سێ قاعیدەیە حەزەکەم بیزانین پێشوەی بچمە سەر بابەتەکە هۆکانی ئەوەی کە زانایان خلافیان بۆ دروست بوو لەسەر مەسەلەی سەرفترە کە ئایا سەرفترە ئیلا ئەبێ بە قوت بێ واتە بە خواردن بێ یا بە پارە بێ هۆکارەکە دوو خاڵ دروستی ئەکا خاڵی یەکەم نەسێکی سەریح نییە ئەمە یەکلا بکاتەوە واتە دەقێک نییە لە بەردەستا بێ کە پێمان بڵێ سەرفترە ئیلا ئەبێ ئەوە بێ خاڵی دووەم حکمەکەی و حکمەتەکەی عولەما خلافیان هەیە لەسەری کە ئایا ئەسڵ تایە ئەم بابەتە تەعەبودە یا تەعلیلە واتە ئەگەر تەعەبود بێ ئەوە عیبادات ئەسڵ تایە منع و تەوقیفە ناتوانین دەستکاری بکەین ئەگەر هۆکاریشە حکمەتەکەی لێگەدەینەوە ئەو کاتە حکمەتەکەی ئەکرێ قسەی لەسەر بکرێ بۆ نمونە ئەگەر حکمەتەکەی پڕکردنەوەی پێداویستی خەڵکانی هەژارە ئەم پڕکردنەوەی پێداویستیە بە هەرچی بێ دروستە ئەگەر پاکردنەوەی ڕۆژوی ڕۆژەوانەکانە بە هەرچی بێ دروستە بەڵام ئەگەر وتمان وەڵا نا ئەمە ئەسڵتیایە تەعەبودەوە مەسەلەیەکی تەوقیفیە خلافەکە لەم بابەتەیە دروست بووە خاڵێکی تر کە هۆکاری خلافەکەی ئایا سەرفترە وەکو
زەکاتی ئەموال وایە یا وەکو زەکاتی ئەبدان وایە سەدەقەی ئەموالە یا سەدەقەی ئەبدانە بۆ چونکە ئەگەر ئەمە سەدەقەی ئەموال بێ زەکات بێ ئەو کاتە مەجالێکی تایە بۆ نمونە لە زەکاتە ئەتوانین ئێمە لە بری هەندێک عین قیمەت بدەین ئەمە مەجالێکی تایە بەڵام ئەگەر سەدەقەی ئەبدان بێ وەکو مەسائلی نەذر وەکو قوربانی کردن وەکو کەفارات ئەمە مەجالی تیانیە مەجالی ئیجتیهادی تیانیە کەواتە ئەم دوو خاڵە هۆکاری خلافن لە بینی فقهایا کە فقها خلافیان بۆ دروست بووە کە ئایا دروستە بە قیمەتەکەی بدرێ یا دروست نییە و ئیلا ئەبێ بە خواردن بدرێ سەبارەت بە بۆچوونی زانایان لەسەر ئەم بابەتە بەڕێزان زانایان بۆچوونیان سێ بۆچوونی سەرەکییان هەیە لەسەر ئەم بابەتە بۆچوونی یەکەم ئەمە بۆچوونی زۆرینەی زانایانە جمهوری فقها ئەمان پێیان وایە ئەبێ بە قوت بدرێ واتە ئەبێ بە خواردن بدرێ ئەحناف ڕەئیان جیاوازە ئەحناف ئەڵێن دروستە بە خواردن بدرێ و دروستیشە بە پارە بدرێ ڕەئی سێمانەیە ڕەیەکی ئیمامی ئەحمەدە و ئیبن تەیمیە تەرجیحی ئەم ڕەیەکە ئەفەرمون ئەگەر هاتوو مەسلحەت لەوەیە بوو کە بە قوت بدرێ بە خەڵکی هەژار بە خواردن بدرێ بە خواردن ئەدرێ ئەگەر بەرژەوەندی هەژارەکان لەوەیە بوو کە بە پارە بدرێ بە پارە ئەدرێ کەواتە کەوێتە سەر مەسلحەت و عذر ڕەئی ڕاجح لەم مەسەلەیە بەڕێزان والله ئەعلم ئەوەیە ئێمە بەنەرمی مامەڵە لەگەڵ ئەم بابەتە بکەین واتە خواردن دروستە بەڵێ خواردن دروستە ئەمە متفق عەلەیهیە ئەی پارە دروستە لە بری خواردن بدرێ ئەڵێن بەڵێ پارە دروستە لە بری خواردن بدرێ ئەم بابەتە قورس نەکرێت لەسەر خەڵکی مسلمان بەم بەڵگانی کە من ئێستا عەرزی ئەەکەم جارێ یەکەم حەدیثی پێغەمبەر بابێنین بیکەین بە سەنگی مەحەک صلی الله عليه وسلم واتە ئەوانی کە ئێوە ئەزانن ئێمە کە ئەڵێن بە پارە ئەمە ئیجتیهادە ئیجتیهاد نییە ئێمە دلیلی شەرعیمان بەدەستەوەیە نەسمان بەدەستەوەیە کاڵین بە پارە دروستە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە معاذی کوڕی جەبەل ئەنێرێ بۆ یەمەن پێ ئەفەرمێ خذی الحب من الحب والشاة من الغنم والبعير من الإبل أفرمي لدانويلا دانويلا وربقرا لمر كاور وربقرا لحشتر وربقرا والبقر من البقر لبانقاش بانقا وربقرا أم حديثة صريحة كمعاذي كري جبل مأمورة بوي لزكاة لهر جنسيك زكاتك لخوي وربقرا باشان كمعاذ شيت يمن باشا حديثك كيف يغمر صلى الله عليه وسلم تطبيقك شون تطبيقك بتعبد تطبيقك بتعليل تطبيقك شون بتعليل تطبيقك معاذي كري جبل بخلق يمن أفرمي ائتوني بعرض ثياب خميص أو لبيس في الصدقة أفرمي جلو برقم بين النبري زكاتي بالكانتان باشا أفرمي مكان الشعير والذرة لجي جنمو لجي جو لجي جن مشامي أفرمي جلو برقم بين أهون عليكم وخير لأصحاب النبي صلى الله عليه وسلم بالمدينة أفرمي بيداني جلو برقكان بو إيوة آسانترا وبو أصحابي بيغمبر وهجاركاني مدينش باشتريكا طبعا أميك معاذيك أما تطبيقي أمريكي بيغمبر صلى الله عليه وسلم معاذ تنقشتوا كبيغمبر صلى الله عليه وسلم بيفرموا خذي الحب من الحب واتل دانويلا وربقرب بتعبد تنقشتوا بو تنقشتوا من زكاتك وربقرب بويا باهل اليمن فرمي جلو برقم بو بين النبري زكاتي مالكانتان چونك أما بو إيوة آسان تريكا بو خلقي مدينة بسو تريكا دعائي كزكاتك دينيتوا إمامي بخاري لصحيح حكاية أفرمي وقد أقره النبي صلى الله عليه وسلم على ذلك كزكاتك هنا يو بيغمبري خواه صلى الله عليه وسلم نيفرمو أي معاذ كوادا نوي الله مانغا ومرو حشتر جلو برقي هنا بو معاذ بيغمبري خواه إقراري كد إنكاري نكر كواتا ما إقراري بيغمبر صلى الله عليه وسلم بوي ورقرتني بدلي زكاة بدلي عين أجر دراو أجر قيمتك بدري درسته حديثي كتير معنيه كبيغمبري صلى الله عليه وسلم باشي زكاتي حشترهك أفرمي لبستو بينش حشترها بنت مخاضي كتايا دعي أفرمي فإن لم تكن أفرمي فابن لبون أفرمي أجر نبو أو كاتعيكي بحشتري كتير بنت مخاض بان نبو ابن لبون يا قدين أفرمون علماء أما نص لسر قوريني قيمة لزكاتها بيغمبري قاصص بنت مخاضي دانا أي أجر أو نبو قيمتك أو بابن لبون يكتعويضك لتوا خالي كتير برزان إما بنص شرعي أميك معاذ تطبيقي كردو أما سبارد بزكاة أو زكاتي كفرزك لفرائز إسلام باشا أجر ورقتني قيمة لفرزك لفرائز إسلام قبول به زكاتي فطر مهمة يا زكاتي تر زكاتك تر مهمة كركنك لأركان إسلام أم زكاة زور لروي أهميته ولو أهميتي كم تر علماء أفرمون أجر لوا ورقتني قيمة جائز به لزكاتي سەرفیترە بۆچی ئەبێ قيمة جائز نبه خالق كتير برزان
ئەمە وەکو عەرزم کردن کاڵین مەسەلەیەکی ئیجتیهادینی ئەسحابی پێغەمبەر کردویانە بۆ نمونە ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ عەبدوڵڵای کوڕی عومەر عەبدوڵڵای کوڕی مەسعود عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاس عەبدوڵڵای کوڕی عاس معاذی کوڕی جەبەل خۆی ئەمانە هەموویان پێیان وابووە کە پێدانی پارە لە بری عین دروستە حتى أبو إسحاق السبيعي كلا طبقي تابعين أفرمي أدركتهم باسي صحاباك أفرمي من بخزمة صحابي بيغمبر قشتم صلى الله عليه وسلم وهم يعطون في صدقة رمضان الدراهم بقيمة الطعام أفرمي بخزمتها والله بيغمبر قشتم بانيان أدال بري خواردن خالي كتير برزان عمر كري عبد العزيز كبخامس الخلفاء ببينجب خليفة راشد أجمارك له كتابك بو عدي أنوسي عدي والي عمر كري عبد العزيز لبصرة في أفرمي يؤخذ من أهل الديوان من أعطياتهم من كل إنسان نصف درهم أفرمي لزكاة لواني لأهل ديوانات ومار كراون زكاتي مالكان يان سەرفیترە كان أفرمي تشين ورقرا أفرمي 9 درهم وربقرا باشا أمي عمر كري عبد العزيز بو عدي نوسي وكوالي بو لبصرة همو تابعيني أو زمن خوي ولواني عندك للصحابيش كلو زمن يا مابون كس إنكاري أنفع علي عمر كري عبد العزيز نكردو علماء فرمونا ما إجماع بو چونك عمر كري عبد العزيز مجلسي كي فتواي هبوا لكباني تابعين كس إنكاري فعلك عمر كري عبد العزيز نكردو أمي عمر كري عبد العزيز لو سردميا إجماع بو لكن برزان يما أرين والله إمامي مالكو إمامي شافعي والله إمامي أحمد وايان فرموا جاري أولا أوان قطعيا نكردوا وكو إيما أواتون نيان قرتوا كل بيتيان بكير شبو خلق ثانيا أجل مالك وشافعي إمامي أحمد يجقوتي بيتيان بو رأي عمر كري عبد العزيز بسند يا إمامي مالك كاتي عمر كري عبد العزيز برزان والي بو خليفة بو إمامي مالك منال بو إمامي مالك لحلقات علمي علماء عمر كري عبد العزيز دانشتون كفتوى داو بنبابته كواتب فتوى إمامي مالك إمامي شافعي زور لدواي إمامي مالك إمامي أحمد زور لدواي أمدو بياوة بالرزا كواتب فتواي أمان بيش فتواي عمر كري عبد العزيز ناخره بأمان رأيان ما بو به رأيكي أمان فتوى بو زمني خوان أو عمر كري عبد العزيز كردويتي بو زمني خوي أما أصلك وصحابة وتابعين لك عمر كري عبد العزيز حاوراب لسر أنبابته كواتب أمان بيرنش عمر كري عبد العزيز لصالي صويكي كوتشيا وفاتي كردوه إمامي مالك لصالي نوسيا لدايق بوا كواتك عمر كري عبد العزيز والي بوا إمامي مالك منال بوا باشان حسني بسطي كيك لقول التابعين كان أفرمي لا بأس أن تعطى الدراهم في صدقة الفطر فرميتي زور آسائية لصدقي فطرة بارا بدري عطائي كري أبي رباح الرأي وابوا باشا أمي بخاري إمامي بخاري كأمر إيانا دينيا طبعا إمامي بخاري چونك مدرسي أحناف مدرسي رأيه زور معارض بو مدرسي أحناف لزور شونا ردي داونتوا إلى صدقي فترة ترجيح رأيك أبو حنيفة كإمامي بخاري أفرمي أو أبو حنيفة قلت لهم بابيا أو راستا ابن حجر عسقلاني شرح فتح البارية أفرمي وعلى غير عادة البخاري أفرمي ببيتشواني سلوشتي إمامي بخاري خويا وفي مخالفته للأحناف كزور كات رأي لقل رأي أحناف نبوة أفرمي اتفق معهم في إخراج صدقة الفطر نقودا إمامي بخاري أفرمي هاوراي لقل أحناف كدروستا سەرفیترە بپارە بدرێ إمامي بخاري برزان خو إمامي بخاري ببلاش قسناك حتى إمامي بخاري برزان بابكي هي لصحيحك بقرن وصل صحيحك باب العرض في الزكاة واتا بيداني بارا يا بيداني بري أو قوتاني كهيا لزكاة باشا ابن رشيد درباري بخاري أمرئي بخاري أفرمي وافق البخاري في هذه المسألة الحنفية مع كثرة مخالفته لهم أفرمي لكن قاده إلى ذلك الدليل أفرمي إمامي بخاري ليرا هاوراي أحناف بو لزور شونا مخالف يعني بو أفرمي ببلغة هاوراي أحناف بو ليرا نكلب الآرزوكاري باشا برزان أو جمهور فقهاي إما ألين كأوانا قلت يانا زكاتي سەرفیترە بقوتة ببارنا به شافعي كانوا مالكي كانوا حنبلي كان بابين سر يكان يعني بزانين وتيانا إلا أبي بقوت بينا وتيانا أقل مصلحة وضرورتها بو آسانية خلق ببارة بيدا بونمونا إمامي النووي لمجموعة كيا أفرمي نقل الرافعي عن الأصحاب إمامي الرافعي لأصحاب الشافعية وأقريته أفرمي يعدل في الزكاة إلى غير الجنس الواجب للضرورة واتا أتواني الزكاة لغير جنسي خوي
واتە زەکاتی گەنم بەغەیری گەنم، زەکاتی مەڕ بەغەیری مەڕ، زەکاتی ئاڵتون بەغەیری ئاڵتون. ئەفەرمێگەر پێداویستیەکە بوو ناچاریەکە بوو دروستە، کەواتە ناڵێن ئیلا ئەبێ بەنەوعی خۆی بێ. مالکێکان لە تاج و ئیکلیلە هێناویانە ئەبولقاسم ئەڵێ إذا أخرج في زكاة الفطر ثمنا فإنه يجزئه. أفرمي قال لسەرفیترە باريدا أفرمي لبري زكاتك أكبر صاويها لشيخ مالك كان أفرمي الأظهر الإجزاء. أفرمي أجر باريدا بقوة رأي بقوة أويك بري زكاة أكبر لأنه يسهل بالعين سد خلته في ذلك اليوم. قال چونك أما آسان كارية كابو بتير كردني بيداويستي فقيرة كان لو روجيا. باشان برزان أو أحاديثاني كإيمالين بيغمبري صلى الله عليه وسلم أمر بصدقة الفطر صاعا من تمر أو صاع من بر أو صاع من طعام أو صاع من شعير. أمانة باش واين قتوة بس كوني قتوة غيري أمانة نابع انجا أقل إيما أمانة أكين بدليل بون منال صاع من طعام أو صاع من شعير أو صاع من بون منا زبيب أو صاع من تمر. إستا إما دسكاري أمانة ما نكردو يعني ما نكردو كردو من ببالقبا بيسلميني. إما إستا برزان برنج باندانا وبرنج لحديثك يعني هاتوا أجر طولي طعام برنجي جقريتوا أجر طعام تعميم كي كواتا تماتو بتاتو خياري جقريتوا. إما نايدين كواتا طعام برقريتوا غيري طعام ناقريتوا أجر ماني بنص إيش بكين دواتر ميوجي تيا حديثك دبرو إستا ميوج درك لزكاة سەرفیترە حديثك كشكي تيا دبرو كشك بربو خلق إستا توبيا مالي آخر عرفي خلق وراء إستا أمانة قوتنين قبول مان إما شهروا مان قوتوا ئێمە ژەڵێن ئێستا لەمانە باشتر پارەیە پێداویستەکانی خەڵک فەرقی کردووە بەڕێ زەکات لەبەرەوە ناکرێ ئێمە ئەوەندە سەری خەڵک کونکەین سەری خەڵک بکوتینەوە ئیلا قوت ئەوە تا ئێمە خۆمان دەستکاری ئەمانەمان کردو ئەمانە ئەحادیثی فعلی پێغەمبەرن صلی الله عليه وسلم لەبەرەوە ئاساییە ئەگەر ئێمە بەدەلی ئەمانەش دابنین بۆ خەڵکی تر بەڕێزان قوت بەپێی عرفی خەڵکە گۆڕێ يعني أوي لولاتي إما يقوت مرتين لولاتي كيقود به إما فتوى أدين بوي قوتي خلق بدري بزكاة كفتوى من دابا بقول منا باقل ليش حديث كاباز نكراو لأفريقيا باقل قوته أكذب باقل بدري ناتواني بلي ندري بو چونك قوتي خلقه إكواتا تو دسكاري نصلكت كرت خو باقل لهيش كامل حديث كاني بيغمبر والدنا بو صلى الله عليه وسلم أجر جن مشامي قوت به بنمونه لمجتمعك هو كاتي ما قرينو بو عرفي مجتمعك لا قرينو بو تطبيقي دقي حديثك بحرفي ورقرتني خلي كتير بريزان باب قرينو وصل علمي مقاصد الشريعة كعلمي ثابتة أي بمقاصد الشريعة بار بدين يقود بدين إما إستا بريزان زكاة كاتي خوي بيغمبر صلى الله عليه وسلم ككاتي خوي واي فرموا خلق قوتك آسان كاري بو خلق بو چونك أم مجتمعي أم ذات بيروزي تاجيا خلق هميان قوتيان هبوا بلان كم كسب لواني بارو سيولي بدا سوبو بيه كفرميتي قوت بدا هل خرباكاني خوي قوتي داوا كفرميتي جنم بدا لجن موجوكي خوي قوتي داوا بلا مرجي باري بيبو بي اسا عكس بوتوا اسا لسطانا وتو هشتي خلق خاون باري خاون قوت نيه كواتا من كتوبيا مالي برنج ابي بچم بيكرم لبازار كبيا مالي جنم اي كرم كبيا مالي جو اي كرم نيمه كشتو كالم نيه زرعات منيه ارزو دونم منيه كواتا استا عكس بوتو جارن خلق خاون قوت بو استا خلق خاون باري پیغمبر فرمي قوت بدن آسان كاري بو اوان استا بار بدين اما آسان كاري بو اما كواتا لبابي مقاصد ام خالب بو اما آسان تر خالد دوم برزان لسردمي پیغمبر صلى الله عليه وسلم او علماء برزانه بيوستي خلق برزان قوت بو لججنا استا بيوستي خلق تنها قوت نيه يعني كابرا جانان پیغمبر خو فرميتي جنمي بدنه استا خلق جنمي لروجي ججنا بوچي وجدان تن بخرج بن جوي لروجي ججنا بوچي خرماي لروجي ججنا بوچي ميوجي لروجي ججنا بوچي كشكي لروجي ججنا بوچي استا عرف قراء وبرزان استا لججنا بيوستي بجلي تازه بو ببشك لكولتوري ججن اما الين بيداوستي حجاره كان برتينوا جلي تازه كولتوري كي روجي ججنا خواردن بەشێکە لەم کلتورە جەژنانەی مناڵ بەشێکی تر لە پێداویستەکانی ڕۆژی جەژن نقڵ و شەربەت بەشێکە لە پێداویستەکانی ڕۆژی جەژن دەتوو با ڕۆژی جەژن نقڵ نەبێت لە ماڵەکەتە بزانم لە ڕوودیە سەربەرزکەیتەوە لە بەرچاوی میوانە لە ڕوود نایە سەربەرزکەیتەوە بەڕێزان ئێمە ئەمانێ فەقیرەکان سەربەرز بن فەقیرەکان جلی جوانیان لەبەرابێ فەقیرەکان خۆشی دەربڕن مناڵی فەقیرەکان وەکو مناڵی ئێمە دڵخۆش بن بە گەنم و جۆ دڵخۆش نابن لە ڕۆژی جەژنا تۆ بیبەی گەنم و جۆ بدەی بە خەڵکی فەقیر و هەژار خاڵێکی تر بەڕێزان بترجيح لبابي مفاسد بموازنة كدن لبيني مصالح ومفاسدة برزان إما استا بيداني قوت بيداني جن مجوبة هجارة كان كيشبان بودروس أكابو
ئێمە گەنم و جۆ برنجیان بۆ ئەبین باشە هەژارەکان ئەم هەموو برنج و گەنم و جۆیە ناخۆن ئەچن ئەیفرۆشنەوە کە ئەیفرۆشنەوە کێ قازانجەکە هەژار یا دەوڵەمەند خاوەن مارکێتەکان قازانجەکەن ئێمە بەدەستی ڕاست لە مارکێتەکەی ئەکرین هەژارەکەی گەڕەکی خۆمان بەدەستی چ ئەیباتەوە بۆ خاوەن مارکێتەکە خاوەنی مارکێتەکە لە فرۆشتنەکەی سوودمەندە لە کڕینەوەکەی دیسانەوە سوودمەندە کابرای هەژار لە وەرگرتنی بەنرخی مارکێتەکە زەرەری کردووە لە فرۆشتنەوەی بەنرخی ئەوەی کە مارکێت لێ وەرەگرێتەوە هەر زەرەری کردو هەژارەکە دووجار داوا بوو دووجار بەدبەخت بوو زەرەری کرد تۆ پارەکەت پێ بدایە ئەو بە پارەکە برنجەکەی ئەکری بەس بە برنجەکە پارەکەی نایەتە دەست پارەکە کەمەکاکە ئەو برنجەکە ئاکاتەوە بە پارە کەواتە ئێمە غەدربان کردووە لە خەڵکی فەقیر دواتر بەڕێزان ئێمە ئەسڵ وایە کەرامەتی فەقیرەکان نەشکێنین لە کاتێکا کە خێریان پێ ئەەکەین ئێمە فەردە برنجەگرین بەدەستمانەوە خۆمانەکەین بە ماڵی کابرای هەژارە و دەرو دراوسێ ئەیبینن ئەو دوو کیسە برنجی پێیە و ئەو کیسەیەک بۆ نمونە ئەو نازانم چی پێیە ئەی ئەگەر ئێمە بچین لە دەرگای هەژارەکە بدەین هەر وەکو سەردانێک و دوایش هەر ئاوا بچینە حەوشەکە و پارەکە کەسیی نەبینەوە بەدەستمان بۆ ماڵە هەژارەکەمان بردووە کەرامەتی هەژارەکانمان نەشکان دوای ئەو کە ئیبا ئەیفرۆشێتەوە دیسان کەرامەتێشکێتەوە خەڵک ئەزانێ ئەمە خێری خەڵکی هێنە ئەیفرۆشێتەوە بەزەگەت پاری بێ خەڵک وازانێ پاری خۆیەتی خەڵک هەست ناکات بەوەی کە ئەمە خەڵک خێری پێکردووە و پاری خەڵکە سەدەقاتی خەڵکی هێنە ئەیفرۆشێتەوە لەبەرەوە هەڵگرتنی ئیحراجیەکی ترە لەسەر فەقیر خەڵکی تر بەڕێزان ئێمە ئەگەر هاتوو ئەم سەدەقەیەمان بەم شێوازەدا ئێمە بە عموم سیرکەین کار ئاسانیە بۆ هەژار و دەوڵەمەندەکان یا کار ئاسانیمان نەکردووە کار ئاسانیمان کردووە تۆ کابرای دەوڵەمەند ناچارەکی بڕوا برنج بکڕێ کابرای دەوڵەمەند ناچارەکی بڕوا پارە بدا بە مریشک پارە بدا بە گۆشت ئێگە بڵێ خۆ پارەکە بدا بڕێزان ئەم عەقڵیەتە بۆچی واز لێ ناهێنین ئێمە ئەم جمودە ئەم حرفیەتە لە وەرگرتنی دەقاتاکەی ئێمە ئەگەر ئێمە بە خەڵک بڵێین پارە بدەن ئەگەر تۆ ئەڵی ئەمە حرامە ئەگەر عومەری کوڕی خەتاب هەڵەی کرد ئەگەر عەبدوڵای کوڕی عومەری کوڕی خەتاب هەڵەی کرد ئەگەر عەبدوڵای کوڕی عەباس و عەبدوڵای کوڕی مەسعود هەڵەیان کرد ئەگەر عومەری کوڕی عەبدولعەزیز و هەموو ئەو تابعینانی لە سەردەمی ئەو پیاوە بەڕێزەوە بوون هەڵەیان کرد ئێمەش هەڵە ئەکەین ئەگەر مەسەلەکە ئیجتیهادیە بۆ لە خەڵکتان کردووە بە کۆڵی شەر بەڕێزان بۆ واتان لە خەڵک کردووە خەڵک نازانێ بە چی بیدا سەرتان لە خەڵک شێواندووە بۆیە بەڕێزان من لە کۆتایی ئەم بابەتەیە ئەو عەرزەکەم بەوەی با ئێمە بە مڕونەت بە دەربوونیانی هەوڵ بدەین خەڵک قەناعەت پێ بکەین هەر بە ڕێزێک قوتی هەیە پاری نییە با قوت بدا هەر بە ڕێزێک پاری هەیە با پارە بدا هەژارەکان چیان پێویستە ئەویان بۆ بکەن لە ڕۆژی جەژنا تۆ دراوسێکەت ئەزانی لە گەڕەکەی خۆتایە ئەزانی چی پێویستە ئەزانی پێویستی بە قوتە قوتی بدەرێ برنجی بدەرێ ئەزانی پێویستی بە پارەیە کری خانووی نەداوە بەڕێزان پارەی جلی پێ نییە پارەی جووتێ پێڵاوی نییە بۆ مناڵەکەی تخوا بن مناڵەکەم جل نەبێ لە بەریا لە جەژنا تخوا تامی گۆشت چییە تامی برنج چییە من ژەمێ برنج بخۆم نێخۆم بەس مناڵەکەم چاوی لە دەست و دەمی مناڵی دەوڵەمەندەکانەوە بێ لە جەژنا جووتێ پێڵاو قەمیسێکی جوانی لەبەرانە بێ ئەوە جەژن نییە بەڕێزە لەبەرەوە ئێمە دینێکی گەورەمان هەیە دینێکی جوانمان هەیە ئەم دینە فێرمانەکە ئێمە بە دەم و دەستی هەژارەکانەوە بین با ئەمە بکەین بەڕێزان با دین لەسەر خەڵک قورس نەکەین با هەژارەکان دڵیان بەچی خۆشە خوای گەورە ئەفەرمێ کێ لای خوا زۆر پلەی بەرزە ئەفەرمێ ئەو کەسەی کە زۆر بە تەنگی هەژارەکانەوەی و زۆر بە کەڵکیان دێ با ئێمە بە تەنگی هەژارەکانەوە بین بە کەڵکی هەژارەکان بین وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين